چی ئەگۆڕێ لا مەرکەزیەت؟ یعنی بە تایبەت مەبەستمە بزانم ئەگەر لا مەرکەزیەت جێبەجێ بکرێت بەڕاستی لەلایەنی دارایی، لەلایەنی خزمەتگوزاری، لەلایەنی ئاوەدانی خەڵک چی ئەگۆڕێ؟ ینی چی ئەگۆڕێ ئەگەر ئێستا ئێمە لا مەرکەزیەتی سلێمانی جێبەجێ بێ بۆ نمونە؟ لا مەرکەزیەت بۆ خۆی سێ ڕەهەندی هەیە، ڕەهەندێکی کارژێری هەیە، ڕەهەندێکی ئابووری و دارایی هەیە، لەگەڵ ڕەهەندێکی سیاسیە. هەرێمی کوردستاندا ڕەهەندە سیاسەکەی کە پێگەنانی ئەنجومەنی پارێزگاکانە جێبەجێ کراوە، بەڵام ڕەهەندە دارایی و ڕەهەندە کارژێرەکەی ناتەواوە. بۆیە ئەوەی ئێستاش کە باز دەکرێت زیاتر تەرکیزکردنە سەر ڕەهەندە دارایەکەیەتی، چونکە تۆ وەکو خێزانێک سێری بکە، ئەگەر خێزانێک ئیمکانێتێک و بودجەیەشی لەبەردەمانە بێ ناتوانێت خێزانە بڕێوە بچێت. بۆمە گەورە بکە بۆ ناحیەک، گەورەتری بکە بۆ قەزایەک، بۆ پارێزگایەک، پێویستی بەوە هەیە کە بەپێی یاسا و لە هەندێک وڵاتە تەبعی بەپێی دەستور ئەو سیستەمە دیاری ئەکرێ کە بە چ شێوەیەک بێ. و ڕەهەندی دارایی یەکێکە لە ڕەهەندە زۆر گرنگەکان بۆ لا مەرکەزیەت، چونکە ڕەهەندی دارایی بێنیتە دەرەوە لە لا مەرکەزیەتە بەڕاستی وەگەوە ینی لە سەری قاج وەستا بێ. بۆیە ڕەهەندی دارایی گرنگە و ڕەهەندی کارگەری دیسانەوە گرنگە و لەمان تا ڕەهەندی سیاسیش گرنگە، ینی کەمە باز لە مەرکەزیەکەین، لە مەرکەزی سیاسی هەیە، تەبعی لە مەرکەزی کارگەری هەیە. لە مەرکەزی سیاسی مە بەس لە فێدرالیزمە، ئەو پەیوەندی هەرێمی کوردستان ئێستا کە لەگەڵ حکوومەتی ئیتیحادی عێراقا هەیەی پەیوەندیەکی فێدرالیە، واتە هەرێمی کوردستان لە دەستورە یەکێکی دەستوریە جێگەی کراوەتەوانەیە و ناوی هاتووە لە مادە 1990 و پەرلەمانی خۆی هەیە، قەزای خۆی هەیە، دەسەڵاتی جێبەجێکردنی خۆی هەیە. بەڵام کاڵی یەکەی کارژێری بە مانای چی؟ بە مانای یەکەی کاڵین لا مەرکەزیەتی کارژێری مەبەست لە لا مەرکەزیەتی یەکەی کارژێرێ، مەبەست لە لا مەرکەزیەتی دەسەڵاتی جێبەجێکردنە. واتەیەکە کارژێرەکان ئەبێت لا مەرکەزیان هەبێت. واتە ئێمە چۆن ئەتوانین دامەزراوەکان لە پایتەختەوە هەموو دەسەڵاتەکان کە لە پایتەختەوە کۆکراوەتەوە دابەشی بکەین لەگەڵ یەکە کارژێرەکانە، بۆی ئەوانیش سەلاحەت و دەسەڵاتیان هەبێ، دەسەڵات لە ڕووی کارژێریەوە، لە ڕووی وەزیفیەوە، لە ڕووی داراییەوە تێگەی. و ڕەهەندە سیاسەکە شێوەیە کە خەڵک هەڵبژاردنەکە بە شێوازێکی دیموکراتی نوێنەرانی خۆی هەڵەبژێرێ، سەرۆکی یەک کارژێرەکەی خۆڵەبژێرە، نەوەکو لە پایتەختەوە قایمێک دابدرێ یاخود پارێزگارێک دابدرێ. هەرێمی کوردستان لە ڕەهەندە سیاسەکەەوە هەندێک هەنگاوی ناوە، بەڵام لەبەر ئەوەی هەرێمی کوردستان لە 93 کە یاسای بەڕێوەبردنی شارەوانەکان دەرەچێت پلانی نەبووە و لا مەرکەزیەتی نەکردوتە پرۆژە ئیشی بۆ بکە بە شێوەیەکی تەراکومی کەڵەکەی بکە، دوایی لەسەر ئەساسی ئەو کەڵەکەکردنە بێت شێوەی یاسایی دەوڵەمەند بکە، بەڵکو زیاتر بەڕاستی ئەوی لە هەرێمی کوردستانە هەیە لە ژێر کاریگەری دەروایە. بۆ نمونە مەسەل لە 2004 پۆل بریمەر فەرمانێک دەرئەکات تێگەی، ئەم فەرمانە کاریگەری خۆی هەبوو، کاریگەری خۆی دانا لە دوای ڕوخانی بەعسەوە، لە دواتر ئەوە بوو دەستوری هەمیشەی عێراق 2050 دەستوری هەمیشەی عێراق تەبعی جێگەیەکی باش کراوەتەوە بۆ لا مەرکەزیەت. و ئەوەیە کە لە 2008 ئەوان بەرمەبنای ئەو دەستورە یان یاسای ئەو پارێزگانەی کە لە هەرێمێکە ڕێک نەخراون دەرەکەن. هەر لە 2008 یاسایەکی تر دەکەن، یاسای ژمارە 23 یاسای پێگەێنانی هەرێمەکان. ئەمان هەمووی لەسەر ئەساسی دەستور، یعنی عێراق بەڕاستی بۆتە ژێرخانێکی یاخود ژینگەیەکی یاسایی دەستوری بۆ مەسەلەی لا مەرکەزی. ئێمە لە 2009 لەبەر لەژێر کاریگەری ئەو یاسایی کە لە 2008 دەرچووە لە عێراقا دێن یاسای پارێزگاکان و یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا و قەزا و ناحەکان دەرەکەین کە زۆر لەژێر کاریگەری ئەو یاسایی 2008 دەوڵەتی عێراقی باش. کەواتە ئێمە بەڕاستی مشەڕیعی ئێمە، یاسادانەری ئێمە و سیاسی و قیاداتی ئێمە بەڕاستی تێگەیشتنیی استراتیژی نییە بۆ لا مەرکەزی. ڕەنگە ئەگەر لێم بپرسی هۆکار چییە؟ هۆکار زۆرە، هۆکارێکی لە هۆکارەکانەوەیە حزبی ئێمە وەک ستراکچەر، وەک پێکهاتە مەرکەزیە، حزبێکی مەرکەزین، لەبەرەوەی بەشێکی زۆریان بەڕاستی لە شاخەوە هاتوون و ئەو حیزبانەی کە دروستیان کردو حیزبێک بووە بە ضرورەت حیزبێکی با بڵێن هەرەمی بووە، ستونی بووە و شخصی یەکەم دەوری بنەوە. ئێستاکە هەمان ستراکچەر، هەمان عەقڵیەت لە شاخەوە هاتۆ بۆ پایتەخت و لە پایتەخت حکومەکە. بۆیە فەنتازیایی ئەو یاخود عەقڵیەتی
دەسەڵاتداران و دەستڕۆیشتوانی کایی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستاندا ئەوەندە ئەزانێت یا ئەوەندە ئەبینێت کە ئەبێت هەر مرکزی بێت. بۆیە ئێمەکو ڕێکخراوەکەمان لە 2015ەوە ئێمە ئیشەکەین لەسەرەوەی کە لا مرکزیت وەک چەمک و وەکو شیاری بڵاو بکەینەوە هەم لەسەر ئاستی نخبەی سیاسی هەموو نخبەکان و هەم لەسەر ئەساسی هاوڵاتیانیش و چەندین پرۆژە و چەندین پەیپەر و کتێب و ڕاپرسیۆشتانەمان کردو.